با سەردانی فڵان کەسکەین و فیسار کەسکەین و ئاوا بکەین و ئاوا بکەین گوتۆ من ئومێد دەکەم نەماوە ینی بەڕاستی بەو دوو حیزبە حکومڕانی کە 33 ساڵ ئاوا حکومڕانی لە وڵاتەدا دەکەن هەرچی لە هەکبیاندا هەیە هەڵیان ڕشتووە هەرەوەیان پێ و هەر کەسێک جگەلەوەی کە بینیوێتی لەسەر ئەرزی واقع لە پارتی وێچێتی غەیری ئەویان لێت چاوەڕێ بکە خۆی بەغەڵەتدا دەبا نەخێرم هیچ ئومێدێکم پیان نییە بەڵام بەهەر حاڵ وەزەکان ئاوا ڕاگرتووە و بەڕێوەی دەبەن و کەم پێشم وایە کاتی دیکەش گوتومە کەم پێم وایە ئەم دۆخە کە ئاوا ڕاوەستاوە هەم وڵاتانی دراوسێ کاریگەریان لەسەری هەیە هەم هێزە نێودەوڵەتەکان کاریگەریان لەسەری هەیە و جۆرێک لە بەرژەوەندی ناشەرعی پێکەوە گۆڕینەوە لەگەڵ حکوومەتی فیدرالیش ئەوەش کاریگەری لەسەری هەیە و پاشان بێئاگاکردنی خەڵکو و چاواشەکردنی خەڵکو و تەماعوەبەرنانی خەڵکو و ترساندنی خەڵکو ئەوانە هەمووی کاریگەریان هەیە ئەگەر دۆخەکە هی ئەوە نی ئاوا بەردەوام بێ و دۆخێکی زۆر ناسروشتیە